میزەکەی 100 ڕۆژە کە دانۆڵد ترامپ وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێردراوە. دانیشتوانی ئالمان، ئیسرائیل، سووریا و ئێران ڕای جیاوازی خۆیان سەبارەت بە کارنامەی ئەو ماوەیە دەردەبڕن کە زۆربیان پەسەندی کارەکانی دانۆڵد ترامپ ناکەن. بۆم دەرکەوت کە ترامپ کەسێکی ڕاستگۆترە لەوەی کە بیرم لێ دەکردەوە دۆخەکە چۆن ئاوای باز دەکات. کەچی لێرە لە ئەڵمانیا زۆر گوتراوە کە هەر شتێک باشە و هەموو شتێک بەباشی دەچێتە پێش، بەڵام دەزانین کە ڕاستی شتێکی دیکەیە. پێم وایە ئەو نازانێت چی دەکات، هیچ پلانێکی نییە. هەر ڕۆژێک کاردانەوە نیشان دەدات کە لە بەرژەوەندی مەبەستەکانیدایە و وا نیشان دەدات کە مەسەلەکان باش دەچنە پێشەوە. بە باوەڕی من لە ئیستادا کەمتر لە پێشتر هەستم دەکرد ئەمریکا هاوپەیمانێکی بەهێزی ئاساییشە، بەڵام ئیستا چیتر لەسەر ئەو باوەڕە نیم. ئەوەی دانە ترامپ دەیڵێت بێژگە لایەنی ئاسایشی ئەوەی تری لە بەرژەوەندی ئەمەدانە، ئەو هیچ کارتێکردنێک لەسەر ژیانی ڕۆژانەی من نییە. من پێم وایە ئاسانە جیاوازی نێوان ڕاست و ناڕاستت بۆ دەربکەوێت. پێم وابوو لێدوانەکانی لە کاتی هەڵمەتەکەیدا کەم یان زۆر لێدوانەکانی هەڵمەتەکەن و دوایی ئەو گۆڕانەی پێک دێنێت، بەڵام وێ دەچێت ئەو دەیەوێت ئەو بەڵێنانە پشتگوێ بخات. ئەو قسە زۆر دەکات و جاری واش هەیە لە ڕاددەبەدەر و بێ ئەوەی لە ڕاستیدا بیری لێ بکاتەوە و ئەوەش ڕەنگە گرفتێک بێت، بەڵام لانی کەم جیهان دەزانێت کە دۆناڵد ترامپ هەر کات پێویست بێت هەنگاوە هەڵبنێت. پێم وایە ئەو هەنگاوانەی هەڵیگرتن دەبواە زۆر پێشتر هەڵی بگرتنایە و ئەگەر زیاتر مەترسیدارتر بێت ئەوە لەبەر ترامپ نییە، ئەگەر چی پاشەکشەی دیکە هەنە. پێم وایە ئەمریکا مەشغەڵی دیموکراسیە، چونکە ئەمریکا زیاتر تەنیا لە خودی سەرۆکە. سەرۆک دەتوانێت کەمیان زۆرتر بەشێک بێت لەو مەشغەڵە، بەڵام ئەمریکا مەشغەڵە. لە ڕاستیدا ڕێبازی ئەمریکا بەرامبەر هەرێمەکە و خۆرەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ناتوانێت پێشبینی بکەین کە زیاتر لە بەراورد لەگەڵ بەراوبەرایەتیەکانی پێش و سەقامگیرتر دەبێت. ترامپ لێدوانی زۆری داوە کە سەبارەت بە مەسەلەی سووریا ئەنجامی بدات کە جێگای نیگەرانی ئێمەیە، بەڵام لە ناکاو هێرشی ئاسمانی کردە سەر سووریا کە ڕۆڵی لە دژی تیرۆریزمدا هەبوو. ناتوانین پێشبینی بکەین کە سەقامگیری زیاتر دەبێت یان ئاسایشی لەشکری زیاتر ڕەنگە تووشی شەڕی جیهانی بین. ترامپ دوای 100 ڕۆژ و دوای 4 ساڵ هەروە درێژەی بە هەمان ڕێباز دەدات. ڕێبازی ئەمریکا هەرگیز ناگۆڕێت لەسەر بناغی هێرشکردن بۆ سەر خەڵکو و پێشرکردنی سەروەری ئەوان و پژێ خستنی یاسانیونەتەوەیەکان. ترامپ گرفتیەکانی لە جیهانی عەرەبدا زیاتر کرد و یەکەم بەڵگەشی هێرشی لەشکری بۆ سەر سووریا بوو، ئەوەش گرفتەکان و سەرلێشێواوی زیاتری کردەوە. ئەو هیچ کارێکی دژی تیرۆریزم ئەنجام نەدا و تەنیا تیرۆریزمی زیاد کرد. ترامپ لە پێشدا بانگەشەی زۆری کرد، بەڵام سەرنجام لە هەڵوێستەکانی خۆی سەبارەت بە رووسیا، خۆرەڵاتی ناوەڕاست، سووریا و ئەوانی تر پاشگەز بووە. کردەوەکانی نیشانیدا کە نابێت زۆر بە جددی وەری بگری. بەلامەوە زۆر سیر بوو کە ترامپ لە ناکاو ڕێبازەکانی خۆی بەرامبەر بە رووسیا لە هەڵوێستێکی دۆستانەوە ڕا بۆ تێ هەڵچوون گۆڕی. ئەو چاوەڕوانیم لە ڕەفتاری سیاسەتوانێکدا نەبینی. هەڕەشەکانی ئەمریکا بۆ جیهان لە ماوەی سەرۆکایەتی ئۆبامادا کەمتر بوو. ڕێبازەکانی ئەو وڵاتە لانی کەم بۆ 8 ساڵان لەسەر بناغی بەرەو ئاشتی چوون بوو، بەڵام هەر ترامپ هاتە سەرکار خۆپشاندانەکانی لە دژی ئەو دەستی پێکرد. دۆخ لە سووریا و فەڵەستین بۆمبارانەکان، هەڕەشەکانی لەشکری و شەڕ هەمووی بەرەو خراپتر ڕۆشتن. ئەوەیە کە زۆرم پێسەیر بوو پشگیریکردن لە ئێرانەکان کە سەردانی ئەمریکا نەکەن و پشگیریکردن لەو ئێرانیانەی کە دانیشتووی ئەمریکا بوون بۆمبارانکردنی سووریا دووهەم مەسەلە بوو کە پێم سەیر بوو. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.